جبران سليمانية كلام زبني خانو برزانيا كتبرا خوشكا كر مختقي معني ناوتو كاتك بيا بغمدا انجامي دا بجنكي كام جنگبو سەرەتای ڕەمەزانە وەکو ئەنجومەنی قەزای شارەزۆری کۆمەڵی دادگەری لە برایەن و خوشکان بڕیارماندا کە پێشبڕکەیەک ساز بکەین بۆ خوێندنەوەی کتێبی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ناوی گوڵاوی سەرمۆر بۆ سنووری قەزای شارەزۆر و دەوروبەری هەر بەشداربووە کە ئارەزومەندانە بەشدارەکات. معلومات و زانیاری هەبێتە سەری نابێ لە خۆتانەوە یەکسەر بۆ شایەت مديان شان خالص حتى لا خالقان نسيو نصاو شباري خالقان يكم كده سكتي غزاي بن المصلح بيرويدا سەرەتا کتێبەکان پێ قورس بوویان و زۆرە ژیاننامەکە زۆرە بۆمان هەزم ناکرێ بەڵام سپاس بەخوای گەورە بە گەڕوتینێکی باشەوە کۆمەڵێک برا خوشکی بەڕێز هاتن بەشداری پرۆژەکەیان کرد و تا ئێستاژەوە بەردەوامەوە پرۆژەکە بە سەرکەوتوی بەڕێوە ئەڕوات و هەدەفی سەرەکی و ئامانجی ئێمەش لێرەیە هەدەفمان ئەوە بوو کە گەنجان خوشکان برایان هەمویان ئاشنا بن بە ژیانی پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەلام خۆی داڕمی پێغەمبەر سەڵ بەرکێکەوتو پاشان بۆ ڕەما مرد سیژوارە بۆنی سیژوار ئاوە ئەگەر ترینومانە لێبێکەوە سیژوارەکە بۆنی بەما ئەتوان بینوسن بە سەریعی کە بڕیارمدا بەسم کردو بە خوێندنەوەی بەحەقەت ژیانێکی زۆر جیابازی هەیە لە ژیانی هەموو ئێستامان ژیانێکە کە بەڕاستی سوودم لێ بینیوە لە کاتە سەختەکان لە کاتە ناڕەحەتەکانە و ئەم ئیمتیحانش خۆی تاقیکردنەوەی زۆر ینی زۆر بێ لە چاو ئەو تاقیکردنەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەری هاتووە بەڕاستی تاقیکردنەوەی ئاخیرەت زۆر لەمە گەورەترە ئەمە خۆی پەیامێ بوو کە پێمان دەڵێ ئەم تاقیکردنەوەی چەندێ سادەیە هەوڵ بدە بۆ تاقیکردنەوەی گەورەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بۆ ئامادە کردووە. بەشداروێکی پرۆژەی تاقیکردنەوەی گوڵاوی سەرمۆر کە تایبەتە بە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە نەک تەنها تاقیکردنەوە بێت ئەمە پێویستەکە لەسەر تاکی مسلمانە کە بخوێنەوە چونکە پێویستە بە ژیانی ئێمەوە بەس لە ژیانی تایبەت بە مسلمانانەکە بۆیە پێویستەکە مەرج بۆ تاقیکردنەوە دانەنین و پرسیارەکانیش خۆش بوون چونکە پێویستەکە بیستی زانین و لە ژیانی ڕۆژانەمان نەشدا بەکاری بێنین و پرسیارەکانی خۆش بوون و ئاسان بوون ئینشەڵڵا هەمووی دەرەجەی تەواویش هێنن.